سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان و ئێران، ئازادی کاتی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە، بڵاوکردنەوەی چەکدارانی حەشتی شەعبی لە قەسری شیرینی کرماشان، گوشاری هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر پزیشکان و کادری دەرمان و تەحریمی چەند ڕێکخراوە و کەسایەتی پەیوەندیدار لەگەڵ کۆماری ئیسلامی لەلایەن وڵاتی ئوسترالیاوە. بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان و ئێران. بەپێی راپۆرتەکان لە بەردەوامی کەشی توندی ئەمنی لە شارەکانی کوردستان و ئێران لانیکەم 16 هاوڵاتی خەڵکی شارە جیاوازەکان دەست بەسەر کراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ڕۆژی یەکشەممە 21 بەفرانباری 1404 تاکو و ڕۆژی دووشەممە 13 ڕێبەندان 16 هاوڵاتی بناوەکانی میلاد ئیبراهیمی، حامد ئیبراهیمی، ئازاد ڕەسووڵی فەرد، ڕەحیم شیلانی، ڕەزا شێخی زادە، ماشەڵڵا سۆڵتانیان، سەردار سەید ڕەحیمی، جەلیل جەفاکێش، مەسعود خزری، فەرهاد نەسیری، ئەمیر حسێن وەرمەقانی، زەهرا نەزەری، ئەمیر عەلی نیازی، سەعدی ئێرانی، میلاد ئیسماعیلی و ئومیدوڵڵا مورادی لە شارەکانی کامیاران، بۆکان، میاندواو، تاران، دێهلۆران، ئیلام، دێولان، کوهدەشت، پێرانشار، بیجار و ئاسماناباد لەلایەن ئیسلاحاتی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری سنە. ڕۆژی دووشەممە 13 ڕێبەندانی 1404 هەتاوی هاوڵاتیەکی خەڵکی گوندی نیەری سەر بە شاری سنە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەیە گرتوخانەکانیەوە ناوەندە کراوە. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان ئەو هاوڵاتیە بەناوی کارۆمەنبەری بە هێرشی هێزەکانی ئیسلاحاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و هێشتا چارەنووسی نادیارە. شانی باسە سەرەڕای بەدوەداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستانیە. ئازادی کاتی چالاکێکی مەدەنی خەڵکی شاری سنە. بەپێی راپۆرتی گەیشتوو سدێق مەحموودی چالاکی مەدەنی خەڵکی شاری سنە بەدانانی بارمتەی 1 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. بەپێی دوایین زانیاریەکان ناوبراو ڕێکەوتی 6 مانگی بەفرانباری ئەمساڵ لەلایەن هێزەکانی ئیسلاحاتی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ ماوەیەکی زۆر لە ژووری تاکەکەسی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکاندا ڕاگیراوە. جێگای ئاماژەیە و چالاکوانە تا کاتی ئازادکرانی لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و هەروەها لەژێر تونترین هەڕەشەکانی ڕژیمدا بووە. بڵاوکردنەوەی چەکدارانی حەشتی شەعبی لە قەسری شیرینی کرماشان. بەپێی هەواڵی گەیشتوو ڕژیمی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی بەرچاو چەکدارانی حەشتی شەعبی لە قەسری شیرینی کرماشان جێگیر کردووە. سەرچاوە ئاگادارەکان ئاماژە بەوە دەکەن کە چەکدارانی ئەو گروپە میلیشیاییە لەلایەن ڕژیمەوە بە شێوەیەکی بەرچاو بە بنەماڵەکانیانەوە ڕەوانەیە شار و شارۆچکەکانی کوردستان کراون. شایانی باسە بە وتەی سەرچاوەکانی هەواڵ چەکدارانی حەشتی شەعبی بە شێوەیەکی مەدەنی و نهێنی هاتوچۆ دەکەن. هەروەها ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوودا ئەو هێزانەی بە مەبەستی سەرکوتی درڕندانەی خەڵکی ناڕازی بەکاردەهێنا. بەردەوامی سەرکوتی خەڵکی ناڕازی لە 37مین ڕۆژی ناڕزایەتیەکاندا. بەپێی راپۆرتەکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 37 ڕۆژ لە دەستپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی هێشتا سەرکوت و دەستبەسەرکرانی ناڕازیان بەردەوامە. بەپێی زانیاریە کۆکراوەکان هێرشی هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵی بەشداربوونی ناڕزایەتیەکان هێشتا بەردەوامە و هەروەها کۆمەڵێکی زۆر لە خۆپێشاندەرانی دەست بەسەرکرا و چارەنووسیان دیار نییە. ئەمە لە کاتێکدایەکە کۆمەڵێکی زۆر لە ڕێکخراوەکانی سنفی و فەرهەنگی لە ئێران و کوردستان بە بڵاوکردنەوەی چەندین بەیاننامە جەختیان لەسەر ئازادی بێشەرت و مەرجی ناڕازیان کردووە و
خوازیاری سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک بوون. جێگای ئاماژەیەکە کۆمەڵێکی زۆر لە بەندکراوان بە زۆرەملێ و لەژێر ئەشکەنجەی ناوەندە ئەمنیەکاندا ناچار بە دانپێدانانی زۆرەملێ بوون و وێنەکان وەکو لیدری ناڕزایەتیەکان لەلایەن ناوەندە هەواڵنێریەکانی ڕژیمەوە بڵاو کراوەتەوە. گوشاری هێزەمیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر پزیشکان و کادری دەرمان. بەپێی دوایین زانیاریەکان گوشاری هێزەمیەکانی ڕژیم بۆ سەر پزیشکان و کادری دەرمان هێشتا بەردەوامە و دەست بە سەرکراوان چارەنووسیان نادیارە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پاش دەستپێکردنی ناڕزایەتیەکانی خەڵک لە مانگی بەفرامبار تاوەکو ئێستا لانی کەم 25 پزیشک و کادری دەرمان لە شەرە جیاوازەکانی ئێران لەلایەن هێزەمیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و بەتەنیا 2 کەسیان بە دانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازادکراون. بەپێی دوایین زانیاریەکان هێزەکانی ئیسلاحاتی سوپای پاسداران لە ڕۆژانی ڕابردوودا هێرشیان کردوتە سەر نەخۆشخانەی ئەلزەهرا، مەلک شەهبازی و داود زەمانی شاری ساران و چەندین کادری دەرمان و پزیشکیان دەست بەسەر کردووە کە پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە کۆمەڵێکیان بە دانانی بارمتە ئازاد کراون. بە تیرۆریست ناسینی سوپای پاسداران لەلایەن وڵاتی ئۆکراینەوە. ڕۆژی ڕابردوو ڤێلۆدیمیر زێلێنسکی سەرۆکی کۆماری وڵاتی ئۆکراین ڕایگەیاند کە بە بڕیاری دەوڵەت سوپای پاسدارانی ڕژیم خراوەتە لیستی تیرۆریە وڵاتەوە. بەپێی راپۆرتەکان ناوبراو ئاماژەبەوە کردووەکە هاوڵاتیانی ئۆکراین هیچ کات لەبیری ناکەن کە ئەرتەشی ڕووسیا هەموو کات بە بەکارهێنانی پەهبادەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشی کردووەتە سەر وڵاتەکەی و هەروەها جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵکی ئێران دژ بە دەسەڵاتی گەندەڵی کۆماری ئیسلامی دەکات. هاوکات ناوبراو ڕایگەیاندووەکە ڕژیمی کۆماری ئیسلامی چەندین ساڵەکە هەوڵی سازکردنی گرژی و ئاڵۆزی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و جیهاندا دەدات و ئەم بڕیارە یەکیەتی ئەوروپا بۆ بە تیرۆریست ناساندنی گوشارێکی زۆر دەخاتە سەر کۆماری جەنایەتکاری ئیسلامی. دووە هەواڵ تەحریمی چەند ڕێکخراوە و کەسایەتی پەیوەندیدار لەگەڵ کۆماری ئیسلامی لەلایەن ئوسترالیاوە. ڕۆژی دووشەممە 13 ڕێبەندانی 1404 هەتاوی چەندین ڕێکخراو و کەسایەتی پەیوەندیدار لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن دەوڵەتی ئوسترالیاوە گەمارۆدران. بەپێی دوایین زانیاریەکان ئێسکەندەر مۆمنی وەزیری ناوخۆی ڕژیم، بابەک زەنجانی بەرپرسی چەندین گەندەڵی گەورەی ئابووری لە ئێران و پاڵپشتی کۆماری ئیسلامی و هەروەها هێزی ئینتیزامی کۆماری ئیسلامی ناویان لە نێو لیستەکەدایە و هەموو داراییەکانیان لە وڵاتی ئوسترالیا دەستی بەسەرداگیراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە بن.